ناوچان فرۆشیارێک زۆر شتی لە مانگی ڕەمەزان گرانی دەکات بەڕاستیەوە شتی شوێنی داغە بەڕاستی یعنی کە دەبینی لە مانگی ڕەمەزان دەبیت زیاتر وەکو مسلمانان هاوکاری یەکتر بن نەک کە شتی لەسەر یەکتر زیاد بکەن. مرۆڤ بە ڕۆژی دەبیتن لە هەندێک جەستە گۆڕانکاری دەبێت وەک ئەوەی کە تو ماوەی 17 ساعت 16 ساعت خواردنی ناخۆی گلوکۆز لە ناو خین کەم دەبێت کە گلوکۆز کەم بوو برێن ئەو ڤایتامینانەی کە پێویستە لەوە لەشت وەرد نەگەر بە دەستی خۆت نییە ئەتۆ میتابۆلیزمەکەت دەگۆڕێت ئەوجا تووڕەبوون دەبیت ئەوجا قسەی ڕەق دەبیت ئەوجا قسەی ناخۆش دەبیت لە بەرامبەر کەسەکەت بەس دەبی مەسەلە مرۆڤ هەموو جارێ هۆشی لە خۆی بفکر بکاتەوە کە ئێمە مرۆڤین ئێمە مەسەلە دەتانین خۆمان کۆنتڕۆڵ بکەین. بە نەزەری من ڕۆژوگرتن لە لای منەوە ئەوە داوا دەکا کە تووڕە نەبین چاکە و خراپەی هەچ کەس مەربوط بە خۆیەتی دەو مانگەیدا هەموو کەس ڕۆژووی دەگرێت تا ئەوەی کە مەسەلەن ئاگەی لە فەقیر فوقەرای بێ چاکە و خراپەی هەچ کەسیش مەربوط بە خۆیەتی